بینەرانی خۆشەویست بانیتان باش ئەمڕۆ دکتۆر عەبدوڵڵا شەریفم لەگەڵە کە پسپۆڕی نەخۆشیە هەناویەکانە باسی کاریگەری هۆرمۆنەکەین بۆ ئەو کەسانی کە یاری لە شوانیەکەن و چ کاریگەریی هەیە لە پیاوانە و ئایا ئاستی نەزۆشی بەرزەکاتەوە یاخودنا دکتۆر بەخێراتی بانیت باش زۆر سپاس بۆ بەڕێزت ماڵاوی بەگشتی پێم بڵێیت ئەو وزە بەخشانە یاخود ئەو پرۆتینانە ئەو هۆرمۆنانەی کە بەکارهێنرێت لەو کەسانەیە کاری لە ڕێکی و لە ژوانیەکەن تا چەند لە ڕووی پزیشکیەوە ڕێگە پێدراوە خۆی چۆنەها گۆرانێکی ئاڵەیە دەبڕۆ لە من حرامی وەک شەراب لە شێخان ئاینشت لە وەرزشەوان حرامە نایە بەکاری بێنێت چکە بۆ وەرزش چییە پێشبڕچەیە ئەوێت دادپەروەریەک ڕەوایەتی شتیاوێ بۆی دادپەروە ڕەوایەتی کتابێ تۆ ناوێ وزە بەخش بەکاربێنی وزە بەخشەکان زۆرن جۆرەکانیان باسکەین باشە ئێگەر باسی ئەوە بکەین کە پرۆتین بەکارهێنانی پرۆتین ئەوانەی کارێنەوەی ماسوولکان بەهێزتر و گەورەتر بکەن ئەمان بەڵێ جۆرەکانیان هەیە مەسەن پرۆتینیا ئەمینۆ بەکارێنی ئەوە جۆرێک جۆریشکە مەسا ئەنابۆلیک ستیرۆیدا ستیرۆیدێکە کە لەش پێگەهێنێ جۆریشکە وریاکەرەوەیە جۆریشکە هۆرمۆنەکانە طبعاً ئەتوانی بڵێ کافاینی ژەبێت کافاین مەسەن ئەمەی لە ڕێدبەڵ و تایگەرە هەیەگەر لە 80 میلیگرام زیاتر بێ هەر بە وریاکەرەوە دانرێ یا دۆپین بە ئینگلیزی باشە بەکارهێنانی بە چ دەستورێک بێت باشە بە حەب هەیە بە دەرزی هەیە بە ڤیتامین هەیە بە شێوەی جۆرا و جۆر هەیە بەکارهێنرێ طبعاً ماوەی کورتخایان هەیە و ماوەی درێژخایان هەیە ئەکاوێتە سەر کاتەکەی و شوێنەکەی باش تۆ تا چەند لەگەڵ بەکارهێنانی پرۆتینایی بۆ ئەو کەسانێک یاری لە ژوانیەکەن تەنها پرۆتین نەک من طبعاً ئیشەکان ڕێگە خرێت ئەوانەی کە ڕێکیان خستۆ لەسەر ئاستی جیان ڕێگە نایەن بۆ بەکارهێنانی یعنی بە هەموو جۆرە قەدەغەیە باش کەواتە هیچ پرۆتینێک ناکرێت بەکاربێت لە یاری لە ژوانی خێر نابێت هیچ پرۆتینێ بەکاری بێنێ و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ئەوانەی کە یاری ڕێگاخان لە فیفاوە بۆ هەموو شتێک قەدەغەیان کردووە باشە دکتۆر کاریگەری چی لەسەر لەش ئەگەرێکی پرۆتین بەکار مەسەلەن تۆ گەر تێستۆستیرۆن بەکاربێنی دیارە بە حەب هەیە و بە دەرزی هەیە لە ئاستی کوردخانجیا و لە درێژخانجیا ئەگەر تۆ تێستۆستیرۆن بۆ کوردخان بەکاربێنی ماوەیەک تەمان ڕێژەی تۆستیرۆن بەرزە بێتەوە ئەشێ ئەندامی زاوزیەکان زیاب بکە ئاشێت تۆ زیاب بکە بەڵام ئەمە کوردخایەنە چۆن ئەڵێ شانامە کۆتاییەکەی خۆشە ئەمیش کۆتاییەکەی باش نییە ئەبێتە هۆی بچووکبوونەوەی گون گەورەبوونی ماسوولکەکان کەمبوونەوەی تۆوی پیاو و یەکێک لە مەترسیەکان نەزۆکیە ئەمە ئەشێ لە هەموو کەسێک ڕووبایە خودەوانی کە زۆر خۆ دەزانی ئەمە جیهانی ئەمە ڕێژەیە وایە ڕێژەیەک لە خەڵکە مەسەن تۆ گەرە پێشەیە هەموو کە زیانی وەرەگرێ نەخێر ڕێژەیەک ئەمانەش ڕێژەیەکە بەڵام تەمە ڕێژەیەکی زۆرە باش بەدەر لە هۆرمۆنی تێستۆستیرۆن چیتر کاریگەری نەرێنی زۆر بێزگە لە تۆستێستیرۆن ئێمە جۆرەکانی ترمان هەیە مەسەن وتمان وریاکەرەوە وەکو ڕێدبەڵ و تایگەر و کافاین و ئەوانە ئەمفیتامین هەیە مەسەلەوانی کە لە پۆلی دوانزان خۆدەین بۆی نەخەوێ ئەمفیتامین بەکارێنێ وەرزشەوانش بەکارێنێ بێزگە لەوانە ئێمە گرۆت هۆرمۆنمان هەیە هۆرمۆنی گەشەمان هەیە ئەمان باسی ئەوەکەن ئەوە چۆنە هۆرمۆنی گەشە خۆی چییە مادەیەکی ئاساییە لێرە ئێمە پیتوتەریمان هەیە پیاڵێن چڵمەڕژێن بە کوردی ئەم چڵمەڕژێنە ئەم هۆرمۆنە دەتەمان لە مناڵ و لە نەوجەوانە زۆرترە تا بە ساڵا بچی کەمترە بێتەوانەیە تەمان تۆ ئەگەر گرۆت هۆرمۆن بە دەرزیە بەکاری بێن و ڕێژەکەی بەرز بێتەوانێ ماسوولکەکانی گەورە بێ هێز یا پێرفۆرمانسی وەرزش زیاترێ بێ باش ئەمە کاریگەری نەرێنی چییە؟ تەبان باسی درێژخانەکەین وایە لە درێژخانە کە تۆ بەکارێنی هەموو ئەم شتانە سایدیفکتی هەیە سایدیفکتەکانی لەوەیەکی تر تا ماوەیەک تۆ پێی باشە بی دوای ماوەیەش کە ماسوولکەکانە توانای نامێنەیە ئەمیش تەمانە بێتە هۆی پوکانەوەی ماسوولکەکان بۆ ئەندامی زاوزێ تەئسیری هەیە بۆ ڕێخستنی شەکر مەسەلەن شەکر بەرزەکەی توانێت جگەر گلایکۆجین زیاتر خەزنەکە بۆ فشاری خوێن زیاترە بێ مەترسیەوێتەوە زەختە بەرز بێتەوانەیە ئەشێ خوێن زیاتر بێ و بەرە و جەڵتە بچیت باش دکتۆر هۆرمۆنی گەشە کاریگەری لەسەر نەزۆکی پیاوان هەیە یاخود ئەویان دووبارە هۆرمۆنی گەشە وەکو تێستۆستیرۆن کاریگەری نییە کاریگەری تاوان تێستۆستیرۆن کاریگەرەکەی ڕاستەوخۆترە لە هۆرمۆنی گەشە باش لە چ ڕێژەیەکە ئەشێ مەترسیدار بێ واتە ئەوانەیە کێستە بەکاریان هێناوە هەموو بترسن یاخود ئەشێ ڕێژەیەکە بێت ڕێژەیەک دانەنراوە ئێمە باشە چۆن بزانین کەسێک دۆپینەکە یا وزە بەخش بەکارێنەیە دیارە ئەبێ فاسیان بکەیت توێژینەوەی کراوە لەسەر 1200 کەس لیان پرسیەوە ئایا تۆ وەرزشەوانە ئایا تۆ وزە بەخش بەکارێنێ
تقریبا لە ساعت چلیان ئەڵێ بەکارێنێت بەڵام کە ئێمە فەحسیان بۆکەین لە ساعت دویان کەمتر ئەیدۆزینەوە ئایا لەکوێ هەیە میتابۆلایتەکەی لە میزا هەیە لە خوێنە هەیە لە قژا هەیە لە مووە هەیە زۆر ینی کەمە دۆزرێتەوانێ مەسێکی لەوانە مارەدۆنا بلا دوو گۆڵیا بەکاری هێناوە لە کۆتایی تەمەنیە خۆی دانی بەوەیان ناوە کە زۆری بەکار هێناوە و هەڵەشە و ئامۆژگاری خەڵکا بەکاری نێنێت باش بەکارهێنانی ئەم دەرمانانەوە ئەکا لە سەری ڕابەی یاخود کاریگەری با بڵێن بە مانای ئەدیکشن یا ئیدمان تۆزێک دوورە لەوانە نا باش لەسەر ئێسقان کاریگەریان چیە تەبان ئێسقان لە سەرەتایە ئێسقان پتەوەکە دوای تووشی ئێسکەنەرما ئۆستۆپۆرسە کات و ڕێژەی کالیسۆم کەمەکاتەوانێ ئەشێ لە داهاتوە ئەگەری شکانی ئێسکیش زێ بکە باڵێ ئیتر خۆ دەزانی تەمەنە تۆ زوربەی وەرزشەوانەکان دیارە تەمەنیان خوارد 40 ساڵە لەو کاتە تۆ زوربەی شتەکانی باشە بەڵام کە چوویتە سەر 40 ساڵ دەرەکەوێ با ئێمە بێجگەلەوانە هەر باسی وزە بەخش نەکەین ئایا کەسکەم سەرجگەرە کێشە مەشروب خۆرە شەو درەنگە خەوێ ئەو خواردنانەی چییە ئایا خواردنی هاوسنگ بەکارێنێ ڕێژەی کالیسۆمی چەنە ڤیتامینەکانی چەنە میوە چۆنە ئەمانش کاریگەریان هەیە لەسەر کەسەکە زۆر باشە کەواتە بینەرانی خۆشەویست ئەوانەی کە ئێستا بینەرمان لە تووڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پەیجی فەرمی کورسات وەرشەوانە بەڕێزەکان ئەتوانن پرسیاری خۆتان بنووسن لەسەر بابەتی بەکارهێنانی وزە بەخشەکان و پرۆتین و هۆرمۆنەکان و کاریگەریان لەسەر جەستە دکتۆر ئەگەر پێم بڵیت کاریگەریان لەسەر دڵ چی ئەبێت ئەم بابەت وتمانی شێلەوانە فشاری خوێن بەرزەبێتەوە لایانی دڵ زیاکە چیە فشاری خوێن بەرزەکە لە گەنجە ئیتر کە بەرز بوانێ مەترسی هەیە دڵی گەورە بێت LVH لێف ڤنتریکولار هایپەرترۆفی و تەبان وەرزشێکەکەلەوانی کە مەسەن تو ئەگەر وەرزشەوانێکی باش بی وردە ماسوولکەکانی دڵی بەهێزە بێ ئەتوانی مەسەن بە 50 لێدانی دڵ بەس بەخەت کەسێک کە 70 جار لێە دڵی چالاکی لەشی هەبێت کاری خۆت بەڕێ بڵێ وەرزشەوانە بەستەوان ئەمانە ئایا لە درێژخانە چۆنە ئەگەر وەرزشی ئاسایی بکەی وزە بەخش بەکارنێنی مە باسی ئەواکەین باشە دکتۆر تۆ وەرزشێکی تەندروست چۆنە بینی ئەوانەی کەیانەوێ یاری لە ژوانی و لە ڕێشی بکەن چۆن بیکەن بۆی تەندروست بمێنەوە خۆی تەمان وەرزش شتێکی زۆر باشە تۆ هەر مناڵێک بێنە بەرچاوی خۆ تۆ خۆ دکتۆری مناڵانی وایە مناڵ حتا کە لە یەکەم هەفتەوە لە دایکە بێت دە سوقات چێژوڵێنێ دوایی مەسەلەن گاگۆڵ چێکە دوایی پێ ئەگرێت دوای ئەچێتە دەرەوانەیە یعنی مرۆڤ کاینێکی جوڵە ینی بێ جوڵە مرۆڤ ئیدارە ناکە و جوڵە قازانجی زۆرە مەسەرەن لە زیادبوونی ڕێژەی ئۆکسسیجینەوە لە باشتربوونی لایانی دڵەوانەیە لە ڕێخستنی فشاری خوێنەوانەیە لە گەشەکردنی ئێسقانەوانە لە دانهاتنە لە مناڵە و تەمان ئەو شوێنێک کە ئۆکسسیجینی زۆرترە زیاتر شتەکان باشترە بێ باش کەواتە تۆ لەگەڵ وەرزشکردنای بەڵام بەبێ بەکار وەرزشکردن هەموو کەس بیکات لە گەورەوە تا بچووک باش بەڵام دکتۆر پرۆتینەکان ئێستا خۆ خەڵک زۆر بەکارێنێت و بەشێکی کەمیان ئەو کاریگەریە نەرێنیان تیا دەرەکەوێت دکتۆریان زۆری خەڵک بەکارهێنانی دلیل نییە لە باشیە وایە مەسەن تۆ جگەرە ملیارە زیاتر خەڵک بەکارێنێ کوحول ملیارە زیاتر بەکارێن ئایا زیانی زۆرترە یا سوود تەوان زیانی زۆرترە تەوان بێسوود نییە ئێمە ناتوانین بڵین بێسوودە تۆ وەرزشەوانێک 100 مەتری مەسەلەن ڕیکۆردی جیهانەشکێنە لە چەند دقەیەکە دیارە لەمە قازانجی کردووە بەس ئێمە باسی درێژخایەنەکەین بۆ دو ڕۆژ ئایا چۆنە بێت باش بەگشتی پێم بڵێ لەسەر گورچی لە کاریگەری پرۆتینەکان چییە لە سەریان ئەوانەی پرۆتین زیاد بەکارێنن ئێریترۆپۆیتینیشمان هەیە خۆ دەزانی جۆرێکمان هەیە لە دۆپین پێڵێن هی خوێن مەسەن خوێنەکەیتە لەشتەوە یا ئێریترۆپۆیتین بەکارێنی یا مەسەلەن تەبعاً تۆ خوێنەکەم بێ توانای ورزشی کەمەیاننا خوێن ئێمە شتێکمان هەیە پێڵێن PCV پاک سێل ڤۆلیۆم مەسەلەن لە ژنا 35 بۆ 45 لە پیاو تا 47 ئەگەر PCV-ەکە یا ڕێژەی خڕۆکە سوورەکە زیاتر بێت توانای وەرزشی زۆرە بەیاننا جۆرشکە لە دۆپینمان هەیە تۆی دایورتیک بەکارێنی یا تێستۆستیرۆن یا ستیرۆیدەکان ئلکترۆلایتەکانت تێگەیە مەسەلەن پۆتاسیۆم کەمەکاتەوانێ کالیسیۆم کەمەکاتەوانەیە کە ئەم مادانە کەم بوانە چی ئەمانە ڕێگەخە گورچی لە ڕێکیخە باشە فشاری خوێنە بێت تەسیر لەسەر چیەکە لەسەر گورچی لاکات بەڵێ یەکێک ژلانی کە زیانەکە گورچی لێ باش دکتۆر بە بەڵگەی زانستی سەلمێراوە ئەوانەی کە تێستۆستیرۆن بەکارێنن کە هۆرمۆن بەکارێنن تووشی نەزۆکی بن بەڵێ و هەموو زەبەخشێک بێزگە لە نەزۆشی مەترسی مردنیشی تایە
مردنی لە ناکاو مەبەست بڵێ زۆرێک لە زەوشتەکان لە پڕ ئەمرن بەهۆی ئەو زەبەخشانەوە کە بەکاری هێنن تەنانەت ڤیتامین مەسەلەن لەم یەک دوو مانگەیە لە عێراقا ڕیکۆرد دەکراوە باسی ئەوەکە شتێکمان هەیە پێڵێن AD3E مڵتیڤیتامینە خۆی بۆ مانگا بەکارێنرێ بۆەوەی شیری زیاتر بێ مەسەر کە وەرزشەوانەکە خەن لە عێراق تا ئێستا 5-6 کەس بەمانە مردووە و تەمام وزەبەخش هەر بۆ مرۆڤ نییە ئەشێ بۆ ئەسب بەکاربێنێ ئەشێ بۆ مانگا بەکاربێنێ پێرفۆرمە یا چالاکی باشترە یا شیری باشترە بێت باش هیچ پزیشکێک هەیە بتوانێت ڕێنمایی بات لەسەر بەکارهێنانی پرۆتین و هۆرمۆنوانەیە خود لە ڕووی زانستی و بە هەموو شێوێک نا تەبعاان هەمان پیان ئەوترێ و تەمان ئایا ئەشتە پیاڵێن پرسکەپشن ئایا چۆن کەسەکە ئەم دەرمانانی دەست دەکەوێت هەمووی ڕاستەخۆ دەستی ناکەوێت وایە باڵێن لە بازاری ڕەشایە ئایا پزیشک بۆ نووسە ئایا دۆستەکە یا ڕێژەکەی چەند بێ ئایا چەند ڕۆژ بەکارێنە زوربەی ئەوانەوەکو بڵێ بۆ بە بزنس یا بازاری ڕژ یا جۆرێکە لە ئەبیوس خراپ بەکارێنە دکتۆر چی بەوانە ئەڵی کە ئێستا جوان لە بەڕێستە و ئاگیان لەم بەرنمەیە و پرۆتین یاخود هۆرمۆن یا ئەو بابەتانە بەکار وڵای ترەگەر قازانجی خۆیوێ بە قسەی برای خۆیەکە بەکاری نێنێ باشە چکە بووە تۆ ژیانێکی تەندروست بژی باشترە لەوەی کە وەکو مارادۆنا دوای 30-40 ساڵ پەشیمان بیتەوانێ بێگومان چی بکەن ئەوانەی کە ئێستا بەکارێنن چ جۆرە نیشانەیەکیان تیا دەرکە و ڕاستەخۆ سەردانی پزیشک بکەن تەبان ئەگەر کەسەکە بەکاری هێناوە یان نیەتی بەکاری هێناوە پێشەوە بە فەحستا بزانێت چۆنە مەسەلەن تۆ بزانی جگەری چۆنە بەشێ لە دەرمانەکان کاریگەری لەسەر جگەر هەیە ئەو جگەرانە خراپە مەسەلەن تۆ کە دەرزی لە خۆ دەی ئەم دەرزیە ئەشێ چەند کەسێک شەیریکەن ینی بەیەکەوە بەکاری بێنە مەترسی تووشی ڤایرەسە مەسەلەن کەسێک لەوانەیە فشاری خوێنێ بە کەسێک جگەرە کێشە لەبەرەوە چێ بۆ لای دکتۆرەکە چەند ڕێنماییەکێتەوە پریتێستی بۆکە و پۆستێستی بۆکەی بزانی ئایا کاریگەرەکەی چەنە تاپان کاریگەرەکەی گۆڕێ لە یەکێکەوە بۆشە من نامێ خەڵک ترسێنم باش بە واز لە هۆرمۆن و ئەوانە بێنین بەدەر لەوە ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە تا چەند سوود لە وەرزشە بینە مەسەلەن تۆ با بڵێن دڵ سستە ئەوە یەکێکە لە هەرە نەخۆشیە سەختەکان ئەم دڵ سستیەش ئەبێ وەرزش بکات پێڵێن ستامینا بۆ دێبڵ یا مەسەلەن کەسێک زەبحەی سەدری هەیە ئەبێ ئەوەنە وەرزش کە تاکو نیشانەکانی پێڵێ ئاپت و سمتۆم بەکارێنێ مەسەلەن خۆ نەخواستە یەشێک ئێستا با بڵێن ماوەی چەند سەعاتێکە تووشی جەڵتەی دڵ بووە ئەمە ناتوانێت لە 6 ساعت بۆ 12 ساعت زیاتر لە جێی خواردمێتەوە بێ بجوڵێ مەسەلەن ژنێک مناڵی بووە با بڵێن زەیستانە بە کوردەواریە ئەگەر ئەمە نەجوڵێ خوێن لە قاچیانمەیە مەسەن یەکێک گەشتەکە بە فڕۆکە ئەم گەشتە لە 6 بۆ 8 ساعت زیاترە مەترسی هەیەیاننا ئەبێت لە فڕۆکەشا بجوڵی کەوابوو بەبێ جوڵە ئیدارە ناکەیت باش جۆری وەرزشەکان ئەگەر یەک تۆز بۆ مردکەیتەوە بە نمونەیەکێک دڵی سستە چ جۆرە جوڵەیەک بۆ زەی چۆنە ئایا کەسەکە شارەزایی لە چیا هەیە مەسەلەن ڕۆشتن وۆکی جۆگین ئەمە وەرزشێکی زۆر زۆر باشە بۆ دڵ بۆ فشاری خوێن مەسەلەن سویمینگ مەلەکردن سایکلین پاسکلی ڕۆوین بەلەم لێخوڕین وەرزش زۆرە شاخەوانی لە وڵاتی ئەمە خوا ئەم شاخە جوانە یاوینەتەیە بەیانیان زوو بچۆ وەرزشکە میوەیەک لەگەڵ خۆت بە لەگەڵ دۆستێکە باخمان هەیە بچیتە باخەوانێ باش شاخەوانی کێ ناتوانە بیکە چه جۆرە نەخۆشیەک شاخەوانی بۆی قورسە مەسەلەن ئەگەر فشاری خوێنی زۆر بەرزە شەکری بەرزە گورچیلەی سستە ڕێژەی خوێنی کەم بۆتەوانەیە مەسەلەن ئێمە لە ڕۆشتنە جۆرێکمان هەیە پێڵێن بلۆک چەند بلۆک دەتوانێت بڕۆی 200 مەتر ئەوانەی کە دەرەجەی نەخۆشەکانیان زۆرە مەسەن گورچیلەی سستە پلە 4 و 5 ئەمانە شاخەوانیان پێ ناکرێ ئەو کەسانەی فشاری خوێنیان هێو کاری کردوتە سەر دڵیا دڵی سستە ناتوانێت سەرکەوێ بڕۆچکە ڕێژەی ئۆکسسیژینی کەمە بێتەوە لێ باش بۆ نەخۆشانی شەکرە چیان پێڵێت چ جۆرە شەکرا تەمان دووسێ جۆرمان هەیە جۆری یەک ئەوانەیە کە زیاتر لە خوار 25 ساڵن جۆری دوو ئەوەیە کە لە سەر و 30 ساڵن وەرزش بۆ هەمان باشترە لەمانە وەرزشی ڕۆشتنە مەلەوانیە پاسکی لە هەشتێکەکە بیکە وەرزش بۆ هەموو شتێک باشە باشە دکتۆر کە یەکێک تازە پێی ئەوترێت تۆ شەکرەتە دەرمان کاریگەری چەندە و وەرزش کاریگەری چەندە ئەگەر شەکرە جۆری دوو بێ لە سا 60 لە ئاستی گیان پێویست بە دەرمان ناکە پێڵێن دایت خواردن ڕێگەخات شەکری دەستکرد دەخوا ئەمە بەڵێ تا ماوەیەکەم خواردن لەوانەیە بە درێژی تەمەن شاکرەکەی بەرز نەبێتەوە پێویستی بە دەرمان نەبێت نه لە سا 60 ناوێ مەسەلەن فاستینی بۆکەی 100 150
ڕەندەمی بۆکەی 160 شەکری سێمانگی بۆکەی لە حوت کەمترە حوت و پۆینتووە ئەمانە بۆ چێتی بەڵام ڕێژەی لە 120 بۆ 25 ئەشێ دەرمانی بووە حەپەکانە ڕێژەیەکیش ئینسۆلینێوێت زۆر باشە چ جۆرە وەرزش بکەنەوانەی کە تازە تووشی شەکە ئەجاریش کێڵێنەوانەیە وەرزشەکە ئارەزوی خۆشتی لەگەڵا ئامۆژگاری دکتۆرەکەشی لەگەڵا ڕۆشتن و پیاسەکردن هیچ پاری ناوێ وایە ئەشێ پاسکیل و بەلەم و ئەوانە بێتە شاخەوانی هیچ ناوێت ئەتوانین بڵین ئەو ڕۆیشتنش بەشێکە لە پارێز و لە چارەسەری شەکرەکە شتێکی شێ پێڵێم موت میزاج یانی تۆ کە وەرزشەکەی میزاجی باشە بێ خەڵ شێشکا بینی لەمەوە هاوڕێتی و دۆستایەتیەک دروست دەبێ وەفایەک بۆ یەکتری دروست دەبێت باش دکتۆر عەبدوڵڵا شەریف سپۆری نەخۆشیە هەناویەکان سپاسی بەڕێز دەکەین سپاسی وردەکاریاکەین کە بەڕێزت بێمت بەخشی بینەرانی خۆشەویست ئێمە لێرە کۆتایی بە بەرنامەکەینین و تا بەرنامەیشتر خواتان لەگەڵ